كارما جتو بالانزام شولي حمي سيارات كان سينجي سيارة بعد كان مجموعة استيرنا كهربائي باور سينجي حمي سيارة طابرا باك سيارة بيت دنجك محير تيدا بنام شولي وان سيارات عندما زند جارة خدان ديتن إمكانياوي ضعيفة حمي شولا نشيت سيارة خدا بكتر يعني شولي ضروريات مهم خطري تيدا بنوان شيت كده إننا خطري شيناكت وعندك جاميراتين مثلا بيت سيارة مصبي بتكامل مواصفات بتنام بوشيت خدان ديتن بيشتمل سيارة من ملي راست ستينتيان ملي تشابي ستينتين دينا سر رامبي يون سر جاكيبدي ودي فحصاكي ليكين مثلا روتو يوتيوب فولت شوبت اختلاف ببتن سنيتوي دي يناف جيخو هەڵمەتی ئیمڕۆمان بە پێی ڕسمی ساڵانە کە نزیکە بینەوە لە گەڕانەوەی پەلەوەرە کۆچەریەکان تەمیزکردن و خاوێنکردنی لێوارەکانی زرێبارە وەکو ڕسمێکە ژینگەمان خۆشەوە بە پێشوازی پەلەوەرەکانەوە ئەچین هیوادارم کە بە سڵامەتی بێن و بە باشی بگەڕێنەوە. واقعا ئەم ڕۆژە فرە بەلای منۆ گرینگە کە هاتووم بە لێرە ئەشخاڵەکان کۆبکەمەوە و ژینگەیەک جوانترمان بێت وەختێ کەسێ لە شارەکان ترۆتێن بۆ ئێرە واقعا جوانەکە ئێمە ژینگەکەمان تەمیز بێت. Наш музей существует с 2006 года. Мы проехали много разных стран европейских, проехали много городов России с нашими выставочными проектами. Данная выставка посвящена Романовым, царским семьям, важнейшим деятелям политической жизни страны. Мы рады, что к нам приезжают со всех уголков России. В нашей книге отзывов содержится Хотелось бы сказать сразу, что музей восхищает своими костюмами. Они тут просто великолепные и, наверное, отражены в точности и повторяют традиции той эпохи, в которой они выставлены. Также очень много интересных фактов мы получили из экскурсии, которая тут проводилась. Здесь была такая на несколько месяцев, и 2 марта 1917